سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم بۆم بەسەرکردنەوەیە. من ناوم شەهێنە، دەرچووی بەشی شیکاری نەخۆشیەکانم لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە لە 2013 تەواوم کردووە. لە ئێستایا وەکو کارمەندی تەندروستی دەوامەکەم لە سەنتەری گواستنەوەی بانقی خوێن لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی لە پارێزگای هەڵەبجە. لە ئێستایا ئێمە وەکو ئێشگری تاقیگە دەوامەکەین. دەواممان 24 ساعتیە لە 8:30 سەرلەبەیانیەوە دەست پێ ئەکات بۆ 8:30 ڕۆژی دواتر. داوامەکەی من لە ئێستایا لە 8:30 دەست پێ ئەکات تاوەکو 11 شەو. لێرەوە جێخۆیەتی دەستخۆشی لە بەڕێوەبەری سەنتەری بانقی خوێن بکەم. بەڕاستی هاوکاری کردووم و داوامەکەمی کەم کردووەتەوە لە 8:30 بۆ 11 شەو. و ئەو ڕۆژانەی کە من لێرە دەوام هەیە بە هاوکاری ماڵەوەیان بۆ ئێرە وەکو گرفتی بەشی خۆی دروست کردووە، بەڵام ئاواتەکانم یعنی هۆکارێک بوون بۆ ئەوە گەشتن بە ئاواتەکان زاڵم بەسەر ئەو گرفت و کۆسپانەیە. سپاس بۆ خوا بە یارمەتی خوا بە یارمەتی ماڵەوە هاوڕێیان و مامۆستایان توانیومە زاڵم بەسەر هەموو کۆسپەکانی خوێندە. داوا لە هەموو ئەو دایک و باوکە خۆشەویستانە ئەەکەم کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە نەترسن لە کاردانەوەی کۆمەڵگە، نەترسن لەوەی ئایا کۆمەڵگە چیان پێ بڵێ مناڵەکانیان بێنە دەرەوە. تەنها بیر لەوە بکەنەوە ئەم مناڵە ڕەنگە لە دوا ڕۆژە بتوانێت خزمەتێک بە خۆی و بە گەل و بە نیشتیمان و بە خاکەکەی بکات. تەنها بیر لەوە بکەنەوە مناڵەکەیان بنێت لەبەر خوێندن و بۆی بتوانێت لە دوا ڕۆژە سوودێکی بۆ کۆمەڵگە هەبێت. زۆر یعنی لە هەر نەخۆشخانەیە دەوام کردووە سەرەتا نەخۆش کە بینیومی حەپەساوە بەوەی منیش هەمیشە ترسام ئایا نەخۆشەکە بۆ ئەوە نەئەترسێت کە یعنی زۆر جار کە بینیومی بەو شێوازە و بیستومە ئیشی بۆ بکەم ترسام لەوەی کە نەیەوێت متمانە بە تواناکان نەکا. بەس سپاس بۆ خوا کە دواتر ئیشەکەمی بینیوە دڵخۆش بووە یعنی بەوەی کە من بەو شێوازە خزمەتی ئەوەکەم. ڕازیەکە ئەوەیە تەنها ئەو من کەسێکی ئاوام ئەو کەسێکی ئاوایە ڕەنگە لە هەندێشتا بەهۆی حاڵەتە تایبەتەکەمەوە نەتوانم مەسەلەن هەنێشت هەیە مسەیتر بم بەسەریا ئەوان ئەنا وەکو علم و وەکو هەنێشت سپاس بۆ خوا یعنی تا ڕادەیەکی باش توانیمە یعنی هاوشانی ئەوان کار بکەم. یعنی ئەو کەسێکە زۆر وەرە بەخشە بکەم توانایەکی باشی هەیە ئیشەکانی خۆی جێبەجێەکات. وەکو ڕێوەتی گشتی تەندروستی هەڵەبجە کۆتا جار کە بڕیاری دامەزانی 284 نەفەرمانمە دەرچوو بە پێی یاسای ئەنجومەنی وەزیران لە هەموو دامەزانێک پشکی لە ساڵ 5 ئەو دامەزانە دێت بە خاوەن پێداویستی تایبەت. ئێمەش بە هاوکاری و تەنسیق لەگەڵ کەمەندامانی پارێزگای هەڵەبجە لە کۆی ئەو دامەزانە لە هەموو بەشەکان ڕێژەی لە ساڵ 5مان بە خۆشحاڵیەوە دابین کرد بۆ کەمەندامان. لەناو کەمەندامانە کارمەندێکمانەیە کە شوێن خانە کارمەندی بانقی خوێنە. ئەو کارمەندە بەڕێزە دوایەوەی کە ماوەکانی ڕابردووە چەند جارێک متابعی ئیشەکانیمان کرد باسمان لە کار و چالاکی ئەو بەڕێزە کرد کە زۆر بە سەرکەوتووانە توانێت کارەکانی خۆی جێبەجێ بکات. ئێمە وەکو بەڕێوەبەری سوپاسمان کرد و هاوکاری بووین بەبەردەوام ئەوەی کە پێویستکە بۆ کارمەندە خۆشەویستە هاوکاریمان کردووە. بەڵام ئەوەی جێی سەرنجە و کارمەندە و جیاواز لەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە و کارمەندەکانی تر چەندێک پشکی داوامی بەرکەوێت بە زیادەوە جێبەجێ دەکات. ئێمە ڕێز لە مادووبوونەکە یەکگرینێرەوە و دەستخۆشیمان هەیەوەی و بەردەوامیش لە ڕێی چەند هاوڕێیەکەوە یان لە ڕێی خۆیەوە ئاسانکاری هاتوچۆی بۆ دەکرێت و خۆی دەگەێنێتە شوێنی مەبەست و داوامی خۆی دەکات و ڕاتوە.